إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. إيمان داراني خۆشەویست خوشک و برابە ڕێزەکان، لە زنجیرە باسەکانی ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سوود وەرگرتن لە ئەو ژیاننامە پڕبەرەکەتە هەفتەی پێشوو باسی ئەو کارانەمان کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی هەڵسا کاتێ سەرەتا گەشت بە مەدینەی مبارەک پاش هیجرەت. خۆشەویستەکانم، کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم گەشت بە مەدینە هەندێک کێشە و هەندێ ناڕەحەتی ڕوبەڕووی پێغەمبەر و یارانی پێغەمبەر بوونەوە صلی الله عليه وسلم لە مهاجرین، لە کۆچبەران. لە ڕووی تەندروستیەوە لە مەدینەیە نەخۆشیەک هەبوو، تایەکی ناڕەحەت هەبوو، سکچوونێک هەبوو. خەڵکی زۆر بە تایبەت ئەوانەی کە ئەهاتن لە دەرەوەی مەدینەوە بۆ مەدینە زۆر ناڕەحەت ئەبوون بەو نەخۆشیانە، و یارانی پێغەمبەر صلی الله عليه وسلمیش تووشی ئەو نەخۆشیانە بوون. بۆ نمونە بیلال توش بوو حتا گەیشتە حاڵەتێک کە ئاگای لە خۆی نەئەما، تاکە زۆر قورس بوو. لە ڕووی اقتصادیەوە، لە ڕووی ئابووریەوە ئەصحابانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆربەیان کە دەرئەکران یان هیجرەتیان ئەکرد ئیتر هەموو سەروەت و سامانیان لەدەست ئەدا. ئەوە ماڵ و خانوو کە ئینسان لە عمری هەر ئەتوانێت جارێک یا دوو جار ماڵ و خانوو دروستکە بەجیان هێڵە. هەروەها لایەنی پارە و لایەنی ماڵەوە ئەوە تەماشاکە حادیثەکەی سوهەیبی ڕوومیمان باس کرد کە چۆن مشریکەکان هەرچی پارە و پولی هەبوو لێیان سەن. لایەنی ئیش و کاسبیەوە زۆربەی ئەصحابەکان کاسبیەکانیان لەدەستدا. خەڵکی مەککە کاسبیان زیاتر لەسەر تجارەت بوو، لەسەر بازرگانی بوو، بەڵام لە مەدینەیە تجارەت کاسبیەکی کەمە. زۆرینەی خەڵک لە مەدینەیە خەریکی زەرعاتە، یعنی شتەکە عەکسە. ئەوانیش ڕانەهاتوون لەسەر ئیشی کشت و کاڵی. هەروەها لەلایەنی نەفسیشەوە تۆ وڵاتی خۆت بەجێبێڵی، تۆ بڕۆی بۆ شوێنێک کە غەریبیە و خەڵک باش ناناسی، زۆر زەحمەتە. بەجێهێشتنی وڵاتی خۆت ناڕەحەتە زۆر، و گۆڕینەوەی بە وڵاتێکی تر بە خەڵکێک کە پێشە ئاشنایان نەبووی زۆر قورسە. ئەم حاڵەتانە ڕوبەڕووی پێغەمبەر و یارانی پێغەمبەر بوونەوە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای کرد لە خوای پەروەردگار کە ئەو نەخۆشیەی لە مەدینە هەیە هەڵی گرێ و بیبا بۆ جوحفە کە شوێنێکە دوورە لە مەدینەوە. خوای تەعالا وەڵامی پێغەمبەری خوای دایەوە صلی الله عليه وسلم و نەخۆشیەکە لە مەدینەیە نەما، بەڵام ئەو کێشەکانی تر هەر ئەمێنن. بۆیە پێویستی بە چارەسەرێکی خێرا و بەپەلە هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاری دووهەمی دەست پێ کرد لە پاش بیناکردنی مزگەوت کە بریتی بوو لە المؤاخات، واتە دروستکردنی پەیوەندیەکی تایبەت، پەیوەندیەکی بیر و باوەڕی کە دامەزرابێ لەسەر عەقیدە و لەسەر بیر و باوەڕ لە نێوانی ئەصحابەکانیا، لە نێوانی مهاجرین و لە نێوانی ئەنسارە.
کەسێکی ئەنساری ئەکا بە برای کەسێکی مهاجری، تاوەکو ببن بە هاوکاری یەکتری، تاوەکو ببن بە دۆست و بە ئەنیسی یەکتری، هاودەمی یەکتری، لە کاتی ناخۆشی و لە کاتی ناڕەحەتیەکانە بە دەمی یەکەوە بن. ئەمە جا لەو برایەتیەی کە خوای تەعالا برایەتیە گشتیەی کە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە فەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە، ئیمانداران هەمویان بران، بەڵام ئەم برایەتیە تایبەتترە لە بینی فلان و فلان، بۆ ئەوەی برایەتەکە تایبەت بێ بۆ ئەوەی ئەو کەسە هەست بە غەریبی نەکا، بۆ ئەوەی ئەو کەسە کە لەلایەنی مادیەوە زۆر پەکی کەوتووە بتوانێت بکەوێتە سەر پای خۆی. حتا تەنانەت خۆشەویستەکانم ئەم برایەتیە لە سەرەتاوە کە دروست بوو میراتیانیش لە یەکتری ئەبرد، یعنی کابرای ئەنساری ئەگەر بمردایە کابرای مهاجری میراتی، یعنی بەشە میراتی بەرەکەوت، هەروەها بە عەکسیشەوە. ئەمە مدەتێک بەردەوام بوو ئەم بەشە میراتی وەرگرتنی یەکتریە حتا وەکو وەزعەکە تەواو باش بوو و مهاجرەکان کەوتنە سەر پێی خۆیان. دوای ئەوە مەسەلەی میراتی گەڕایەوە شوێنی خۆی کە لە پێشا چۆن بووە هەر بەو شێوە. ئەم مؤاخاتە یعنی برایەتی دروستکردنە، برایەتی تایبەتی دروستکردنەی کە لەسەر عەقیدە دامەزرا بوو زۆر گرنگ بوو خۆشەویستەکانم و زۆر ڕەنگی دایەوە و ئەنسار بوون بە نمونە لە مەشا. خۆشەویستەکانم هەندێک نمونە ئەگەڕنەوە، بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ئیمامی بوخاری ئەیگەڕێتەوە برایەتی دروست کرد لە نێوانی عەبدوڕەحمانی کوڕی عەوفی مهاجری لەگەڵ سەعدی کوڕی ڕەبیعی ئەنساری، یەکێ لە ئەنسار یەکێ لە مهاجری. کاتێ کردیانی بە برای یەکتری و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیعلانی برایەتیەکەیانی کردی ئەوان و هی 90 کەسی تریش ئەوەی کە باس کراوە 90 ناوەکانیان هێنراوە. زانایان ئەڵێن بەڵکو هەموو مهاجرەکان برایان بۆ دروست کرا لەگەڵ بەرامبەرەکانیانە لە ئەنسار، یعنی یەک مهاجری نەما بەبێ برایەک لە ئەنساری. ئەم سعدی کوڕی ڕەبیعە عەبدوڕەحمانی کوڕی عەوفە باتەوە بە ماڵ و پێی ئەڵێ ئینی ئەکثەر الئەنساری مالا فأقسم مالی نصفین، من لە هەموو ئەنساریەکان پارەم زۆرترە، ماشا ئەڵڵا دەوڵەمەندم و هەمە. نایشارێتەوە بەڵکو برایەتەکە ڕاستەقینەیە. خۆشەویستەکانم ئەوان وعدیان بە پێغەمبەردا صلی الله عليه وسلم، پەیمانی ڕاستەقینەیان بە پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم کەوا خاوەنی هیچ نەبن بەرامبەر بە دینی خوا. بۆیە فەرمووی من لە هەموو ئەنسار پارەم زۆرترە، لە خوا بەزیاو بێ ئەیکەم بە دووکتەوە، کوتێکی بۆ تۆ کوتێکی بۆ من. تەنانەت فەرمووی من دوو خێزانم هەیە تەماشای کە کامیانت بەدڵە بفەرمە ئەویانم بەدڵە من تەلاق لێدەم و پاش ئەوەی عیددەی تێپەڕ ئەکا تۆمارەیکە. طبعا ئەمە شتێکە یعنی لە ڕاستیە لە عەقڵی ئینسانە نییە. ماڵەکە ئەکا بە دووکتەوە، تەنانەت خانووەکەشی بڕیاری دا بیکا بە دووکتەوە، تەنانەت هاوسەرەکانیشی کە دوو هاوسەری بووە یەکێکیان تەلاق بدا و بیکا بە هاوسەری عەبدوڕەحمانی برای. ئەمە ئیتر ئەو پەڕی بەخششە لە ڕاستیە. ئەگەر تەماشای ئەوە بکەین و تەماشای مسلمانانی ئەم زمانەی خۆمان بکەین یعنی عەجایب دێ. مسلمانانی ئێمە مینەی فرسەتەکەن، مینەی هەل ئەکەن تا ماڵی یەکتری داگیرکەن، تا ماڵی یەکتری بخۆن. برای دایک و باوکیە جاری وا هەیە تەماحی یەکتریەکەن، حەسادەت بە یەکتری ئەبن. واللهی گوێم لە برای دایک و باوکی بووە، گوێم لە برا هەبووە، برا گەورەی براکەی تری بووە، ئەو براکەی تری بۆتە خاوەن سیارەیەک، خوای تەعالا سیارەیەکی تازەی پێداوە، ئەم گوێم لێ بۆ وتوێتی کەی بێ بتوانم منیش سیارەیەکم وەکو سیارەکەی ئەو هەبێ، بۆ ئەو هەیبێ بۆ من نەمبێ. سبحان الله، حەسادەت لە بینی برای دایک و باوکی. ئەوە ئیتر خەڵکی تریش هەر باس مەکە کە ئەمڕۆ هەر کەسێ بە دوای هەلێکا ئەگەڕێ تاوەکو زاڵ ببێ بەسەر ئەوی ترا. تەماشاکە حەسادەت، بغض، ئەنانیەت و خۆخۆیی کە هەر کەسێ بۆ خۆی بێ، ئەمە وای کردووە کە ملەتی ئێمە گەیشتە ئەم حاڵەتەی کە هەیە. عەبدوڕەحمانی کوڕی عەوف بە سەعد ئەفەرمێ
بارك الله لك في أهلك ومالك، يا ربي خوای تعالی برەکەت خاتە کەسوکارت و ماڵتەوە، من هیچم لە تۆ ناوێ، ئەم برایەتی کە خوا کردمانی بەبرا بەسمە، بەس ڕێگای بازارم پێ پیشاندە. عەبدوڕەحمان یەکێک بوو لەو کەسانەی کە لە بواری تجارەت و بازرگانیە زۆر لێ هاتوو بوو، فەرمووی بەس ڕێگای بازارم پێ پیشاندە هیچم ناوێ. لێل بەیانی زووە ئەویش ڕێگای بازاڕی پێ پیشانەدا و ئەیباتە بازار، ئەمیش دەسەکا بە کاسبی لە ناو بازاڕە، ئەفەرمێ ئێوارەی بەسەرا نەهات تاوەکو بە شتومەکی خۆیەوە گەڕایەوە ماڵ، یعنی خواردنی خۆی و پێویستیاتی خۆی هێنایەوە. حتا تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پاش ماوەیەک چاوی پێکەوە و تەماشاکە عەبدوڕەحمان ئاساری زەردی پێوە دیارە، فەرمووی خێرە عەبدوڕەحمان دەم چاوت ئاساری زەردی پێوەیە، فەرمووی ئەی پێغەمبەری خوا ژنم خواست. فەرمووی چۆن؟ فەرمووی ئافرەتێکی ئەنساری داوا کرد و سوپاس بۆ خوای تەعالی مارەیەکەیشیمدا کە ئەوەنە ئاڵتون، سبحان الله، بە ماوەیەکی کەم توانی خۆی بگرێتەوە، ئەوەنە مارەیەشیمدا خواستم. جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دەی وەلیمەیەکی بۆ بکەواتە حیوانێکی بۆ سەر ببڕە، داواکارم خوای تەعالی تەبایی و خۆشەویستی بخاتە نێوانتانەوە. تەماشاکە خۆشەویستەکانم، ئەسحابەکان ڕاستە بەرامبەرەکانیان ئاوا بەخشیندن، بەرام ئەمانیش میلەی هەل ناکەن بە دوای ئەوەیە بگەڕێن کە شتێکی وایان دەست بکەوێ بەبێ ماندوو بوون، بەڵکو خۆیان دەسەکەن بە کاسبی و هەوڵ ئەدەن هێواش ژیانی خۆیان دابین بکەن. مەسەلەکە لە من نەوەستا، بەڵکو ئەنسارەکان هاتنە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتیان ئەی پێغەمبەری خوا ئێمە زەویزارمان زۆرە، باخمان هەیە، باخی دارخورما، داوات لێ ئەەکەین ماڵەکانمان یان باخەکانمان دابشکە لە بینی ئێمە و لە بینی براکانمانە لە مهاجرین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی خوای تەعالی بەرەکەت خاتە ماڵتانەوە، بەرەکەت خاتە باخ و سامانتانەوە، بەڕاستی ئەوەی ئێوە ئەیکەن کەس نایکا، با ماڵ و سامانی خۆتان هی خۆتان بێ، با باخی خۆتان هی خۆتان بێ، بەڵام ئێوە ئەوان بکەن بە شەریکی خۆتان، یعنی بیان بن با کاسبیتان لەگەڵا بکەن، ئیشتان لەگەڵا بکەن، تا فێری باخداری و زەراعەت ببن وە لەگەڵیانە بەرهەمەکە دابەش بکەن، بەڵام مڵکە ئەساسیەکە بۆ خۆتان بمێنێتەوە. ئەمەندە بەخشیندەییان نواند ئەنساریەکان، حتا مهاجرینەکان هاتنە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویان ئەی پێغەمبەری خوا ئەوەی ئەنسارێکا کەس نایکا، کەس نەیکردووە، ئێمە ئەترسین هیچ پاداشتێک بۆ ئێمە نەمێنێتەوە، یعنی هەرچی پاداشتێ ئەوان بیبن، یعنی گەیشتووە ئەو حەدە. لەبەر ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم فەزڵەی قەت لەبیر نەئەکرد، ئەوەی ئەنسار کردی کەس نەیکرد. حتا خوای تەعالی ئەو ئاەتەی کە لە هەفتەکانی پێشوا خوێندمانەوە کە خوای تەعالی لە سوورەتی حەشر ئاەتی 9 وەصفیان ئەکا، وەصفی ئەنسارەکە، فەرمێ والذین تبوأوا الدار والإيمان من قبلهم يحبون من هاجر إليهم ولا يجدون في صدورهم حاجة مما أوتوا ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون. بالراسي أوان قيشنا أو بري بخشندي حتى تنانت فضلي أوان يعني أدا بسر خويانا كأمش إيتر أو برا يستو زكاة أدي صالانا خير أكي روجانا ومانقانا بلام سيرك يشتكي كم أكي سبون منا هر يكيك لإما كاتب فقيرك بيني كاتێک کارێکی خێری ئەبینێ، پرۆژەیەکی خێری ئەبینێ، ڕاتە مزگەوتێ، یعنی شتێک لەو پارەی کارە گیرفانە 1000 دینار هەیە، 250 هەیە، 5000 بە پێی ئەوەی کە هەیە ئەی بەخشەی خاتە ناو سنووقەکەوە یا ئەی خاتە ئەو کارە خەیریەوە. هەر یەکێک لە ئێمە ئەمە کارێکی باشە و جێگای دەستخۆشیشە، بەڵام تۆ بگەیتە ئەو حەدەی کە ئەو کارە یان ئەو کەسە فەقیرە بێنیتە ئاستی خۆت، ماڵەکەتی لەگەڵا دابش بکەی، ئەمە ئیتر زۆر گرنگە، زۆر مهمە بەڕاستی. ئەی ئەگەر ئەو فەزڵ بدەیتە سەر خۆتە، ئەوەی بۆ ئەوەی کەی بۆ خۆتت نەکردبێ، بۆ ماڵ و مناڵی خۆتت نەکردبێ، ئەمە ئیتر قیممەیە خۆشەویستەکانم، لوتکەی بەخشیندەییە. ئەنسار ئاوا بوون، بۆیە خوای تەعالی وەصفیانەکە ئەفەرمێ ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة. فەزڵی ئەوانیان ئەداوە سەر خۆیانە ئەگەر چی نەشیان بوایە. لبرو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی فەرموو ئەگەر هەموو خەڵک دۆڵێک بگرنە بەر و ئەنسار بە تاق و تەنیا
دۆڵێک بگرنە بەر من لەگەڵ دۆڵی ئەنسارە ئابم و ئەی فەرموو ئەنسار هەر کەسێ خۆشیانی بوێ ئیماندارە و هەر کەسێکیش ڕقی لێیان بوێ منافقە و ئەی فەرموو دوعای بۆیانە کرد ئەی فەرموو اللهم اغفر للأنصار ولأبناء الأنصار ولأزواج الأنصار ولذرار الأنصار يا ربي خوایە لە ئەنسارەکان خۆش ببە لە ماڵ و مناڵیان خۆش ببە لە خێزانەکانیان خۆش ببە لە نەوەکەی داهاتوویان خۆش ببە و لە شوێنێکی ترشا فەرمێ لەولە الهیجرە لەكنت امرئا من الأنصار ئەگەر هیجرەت نەبوایە و پاداشتی گەورەی هیجرەت و کۆچ نەبوایە من خۆم بە یەکێک لە ئەنسارەکان ئەزانی تەماشاکەن خۆشەویستەکانم گەورەی ئەم قەومە مەزنی ئەم ملەتە مەسەلەی برایەتی و مؤاخات لە بینی مهاجرین و ئەنسارە چەند پندێکی گرنگی تایە یەکەمیان خۆشەویستەکانم عقیدە و بیر و باوەڕ ئەساسی هەموو بینایەکە ئەگەر هەر بینایەک لەسەر عقیدە دامەزرا بینایەکی زۆر پتە و دەرەچێ بەڵام هەر بینایەک لەسەر شتی تر دامەزرا لەسەر عشرەتایەتی دامەزرا لەسەر بنەماڵەیی دامەزرا لەسەر قەومایەتی دامەزرا ئەوە ئیتر هیچ دەستی لێ بشۆرە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی حجورات ئاەتی دا ئەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە ئێمە هەمومان خوای گەورە کردنی بە برا تەواو برای ڕاستەقینە برای ئیمانیە خۆشەویستەکانم خوای تەعالا ئیماندارانی کرد بە برا لە هەمان کاتە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تتخذوا آباءكم وإخوانكم أولياء إن استحبوا الكفر على الإيمان أي إيمان داران باوكو براكانتان مكن با پشتیوان أولياء خوتان لكاتيكا كأوان كفريان لإيمان خوشتر أوي أما مسألة زور گرنگا خۆشەویستەکانم زۆر گرنگە من ئەتوانم تەحەدا بکەم کە ئەمڕۆ نیوەی مسلمانان با بڵێم نیوە زیاتر نەڵێم ئەم سیفەتیان تیان نییە کە برای ئیمانی بە برای خۆی بزانێ برا ئەگەر کەسێک هاوزمانی بێ مەسەلەن کورد بێ یا هاو قەومی بێ یان هاو عەشرەتی بێ بەڵام ئیماندار نەبێ و دژایەتی دینی خوا بکا و کوفری لە ئیمان خۆشتر بێ فەزڵی ئیمانەکە بدا بەسەر ئەمە يعني أم ببراي خوي نزاني وأهلي إيمانك ببراي خوي بزاني أويك باوري بخواها باوري ببيغمري خواها صلى الله عليه وسلم باوري بديني إسلام هي بريكو بيكي أو ببراي خوي بزاني بلام أما كيتر ببراي خوي نزاني زور بي مسلمانان يعني وي مسلمانان على الأقل أمرو أما يانتيانية أها خلقانيك أمرو كفركن بديني بيديني أكن إتر لا همو أو جورانيك أي بنين لفيسبوك جمان لي أبي خەڵکانێک هەیە بڕۆ تەماشاکە کاتێ تۆ ڕەخنەیان لێگری یان ڕێخنە لەو کەسانە ئەگری ئیتر هونەرمەندە گۆرانی چڕە یان هەر شتێکە کاتێ ڕەخنەیان لێگریت تۆ پێت ناخۆشەکە ئەوە کافر ئەبێ و بە ئیعلانی کوفری خۆیەکە ئیعلانی بێدینی خۆیەکە تەماشای کۆمێنتەکان بکە تەماشاکەی خەڵکانێک هەیە دیفاع لەوانە ئەکەن بەرگریان لێ ئەەکەن ئینسان خۆشویستنی ئەبێ لەبەر خاتری خوا بێ ئەو کەسانەی کە لەبەر خاتری خوا یەکتریان خۆشەوێ ئەوانە لەژێر سێبەری خوایان لە ڕۆژێکا کە سێبەر نییە لە سێبەری خوا زیاتر لەو حەوت کەسن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ سبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله حەوت کەس لەژێر سێبەری خوایان لە ڕۆژێکا کە سێبەر نییە لە سێبەری خوا زیاتر لە ڕۆژی قیامەت یەکێک لەو کەسانە دوو کەسن لە پێناوی خوا یەکتریان خۆشەوێ خوای تەعالا ئەفەرمێ أين المتحابون بجلالي كوان أوانيك لروج قيامة أخوة بانيانك كوان أوانيك لبر خاطري من يكتريان خوشويست كوان اليوم أظلهم في ظلي يوم لا ظل إلا ظلي أم رؤيا خمس جير سيبري خوم لكاتيك كسيبرني لسيبري من زياتر أوهمي خوشويستيك لبر خاطري خوا أقل لبر خاطري خوا نبي يعني بوشل أبيته خوای تعالی عفومان بکا و هدایتمان بدا و خۆشەویستی و برایەتی بخاتە نێوانمانەوە یا ربی خوای ئیسلاحی حاڵمان بکەی یا ربی دامەزراومان بکەی لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ربی کەسانێک داوای دوعای خێریان لێ کردوین نەخۆشیان هەیە و حاڵەتی ناخۆشیان هەیە خوای تعالی ناخۆشیەکانیان لەسەر لابا و نەخۆشەکانشیان شیفا بدا یا ربی خوای ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ربی ئیسلاحی حاڵمان بکەی ماڵ و مناڵمان صالح بکەی
ڕحم بە دایک و باوک و براو خوشکانمان بکەی یا ڕەبی کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری یا ڕەبی خوایە تەرەقی بە دینی ئیسلام بدەی دیندارێتی بەرزکەیتەوە لەناو ئەم وڵاتە و لەناو ئەم میلەتە یا ڕەبی خوایە کوفر و بێدینی لەناو ئەم میلەتە سەرشۆڕ بکەیت و نەیتێڵی یا ڕەب العالەمین ئامین ئامین. خۆشەویستەکانم وەکو باسم کرد هەر بینایەک لەسەر عەقیدە و لەسەر بیر و باوەڕ بیناکرابێ بناکە دامەزراو ئەبێ و ئەتوانیت چەند قاتی لەسەر دروست بکەی بەڵام ئەگەر بینایەک لەسەر عەقیدە نەکرابێ بەڕاستی بینایەکی هەش دەرەچێ بینایەک دەرەچێ فشۆڵە بێ فشۆڵ لە پێشە احتیمالەیە وا لە بەرچاو خەڵک دیار بێت جوانە و گەورەیە و بەرزە بەڵام بەرگەی بچووکترین بوومە لەرزە ناگرێ بەرگەی بچووکترین لافاو ناگرێ. لەبەرەوە خۆشەویستەکانم ئەو برایەتیەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دروستی کرد ئەگەر بڕۆی تەماشای ناوەکان بکەی ئەبینی فەرقی بینی بەهێز و بێهێزی نەکردووە فەرقی بینی دەوڵەمەند و فەقیری نەکردووە فەرقی بینی ڕەشپێست و سپیپێستی نەکردووە فەرقی بینی عەبد و حوڕیشی نەکردووە. لە ئیسلامە ئەو فەرقانە هیچ دەورێکی نییە ئەو جیاوازیانە هیچ دەورێکی نییە. ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم باشترین کەس بەڕێزترین کەس لە ئیسلامە ئەوانن کە لەخوا ئەترسن. ئیتر جاری وهەیە لەناو ئەم مەجلیسە ئێستا کەسێکە یەک دینار لە گیرفانیان نییە بەڵام بەڕێزترین کەسە لای خوا. ئیتر فەرقی بینی ئەو کابرایەکی دەوڵەمەند نییە لای خوا بالعکس لەوانەیە ئەو زۆر بەڕێزتر بێ لە ئەویتر لاواز و بەهێز کابرا پاڵەوانە بۆیە بەهێز یعنی بەڕێزە نە شتیوان نییە ئەم فەواریقانە لە ئیسلامە نییە بۆیە بینای ئیسلام بینایەکی زۆر قایمە ئەگەر ئێمە بە جوانی لێی تێ بگەین. هەروەها خۆشەویستەکانم ئەو برایەتیە ئەبووە مای نەسیحەت و ئامۆژگاری حتا دوای ئەوەی کە وەزعی موسڵمانان چاک بوو میرات نەما یعنی لە بینی ئەو دوو برایەی کە ئیسلام داینا بەڵکو میرات گەڕایەوە شوێنی خۆی کە من لە باوکی خۆم باوکم لە من لە برای خۆم لە خوشکی خۆم یعنی ئەمەی کە ئێستا هەیە لەناو خۆمانە گەڕایەوە شوێنی خۆی بەڵام شتێک هەرما ئەویش مەسەلەی نەسیحەت مەسەلەی یارمەتیدانی یەکتری هاوکاری یەکتری لە کاتی تەنگانە و ناخۆشەکانە ئەمە هەرما. ڕۆژێکیان سلمانی فارسی ئەچێتە ماڵی ئەبوو دەردا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو دوانە ئەکا بە برا ئەبینێ خێزانەکەی زۆر پەرپوتە یعنی حاڵی باش نییە ئەویش فەرمووی براژن بۆ حاڵت هەستەکەم حاڵت باش نییە یعنی وەزعت تەواو نییە فەرمووی چیت پێ بڵێم سلمان ئەبوو دەردای برات پێویستی بەژن نەماوە فەرمووی بۆ خوا نەخواست هیچ نەبووە هیچ چی ڕووی داوە فەرمووی ئەو بە ڕۆژ ها بە ڕۆژوو بە شەویش خەریکی شەو نوێژیە بەردەوام هەموو ڕۆژێک ڕۆژوو ئەگرێ و بەردەوامی شەو تا بەیانی شەو نوێژیەکە بۆیە لا لە ژن و ماڵم ناڵاکاتەوە ینی حاڵەتی ژن و مێردی نەماوە ئەسڵەن احتیمام و گرنگی بە مناڵەکانیشی نادا. سلمانی شەمێنێتەوە تا نانینی مەڕۆ ئەبوو دەردا دێتەوە ناندانن ئەبوو دەردا فەرمێ سلمان بخۆ من هام بە ڕۆژوە فەرمێ بەخوا ناخۆم تا تۆش نەخۆی ئەبێ ڕۆژەکەت بشکێنی ڕۆژەکەی پێشکێنێ پاشان شەو ئەمێنێتەوە کاتێک ئەبینێ سلمان خەریکە ئەخەوێ هەڵ ئەسێ بۆ شەو نوێژی فەرمێ بەخوا ئەخەویتەوە نایە لێ شەو هەر کاتی ئەم نیەتی هەڵسێ ئەڵێ ئەبێ بخەوی حتا نزیکی نوێژی بەیانی پاشان ئەفەرمێ دەی هەڵسە ئێستا شەو نوێژەکەت بکە ئەمجا پێ ئەفەرمێ تۆ لە عەشە و جەستەت حەقی ها بەسەرتەوە ژن و مناڵەکانت حەقیان ها بەسەرتەوە میوانەکەت حەقی ها بەسەرتەوە هەر کەسێ حەقی خۆی بدە لە شوێنی خۆیە ناکرێت تۆ بەردەوام بە ڕۆژوو بیت و شەوانیش بەردەوام شەو نوێژی بکەی حەقی هەموو کەسێ فەعتی كل ذي حق حقه کاتی ئەچێتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەوزوعەکەی بۆ باسەکە پێغەمبەری خوا فەرمێ سلمانی برات ڕاستی فەرموو نابێت ئینسان با لە هەفتەیەکە سێ ڕۆژ دوو ڕۆژ ڕۆژوو بگرێ پێنجشەمان و دووشەمان بگرێ با لە مانگێکا سێ ڕۆژ ڕۆژوو بگرێ سیانزە و چواردە و پانزەی مانگ بگرێ بەڵام تو هەموو ژیانت بە ڕۆژوو بێ قەزمان ڕەمەزان نییە قەزمان کاتی ترە شەوان ئینسان با هەڵسێ شەو نوێژی بکە جوزێ قورئان بخوێنێ بەڵام هەموو شەوەکە شەو نوێژی بکە ئەم شتە لە ئیسلامە نییە ئیسلام حەز لەوە ناکات تەماشاکە خۆشەویستەکانم ئاوا برایەتیەکەی ئەو کاتە ئەم سوودانەی هەبوو ئامۆژگاری یەکتریان نەکرد
بەدەمی یەکتریەوە بوون ئەگەر کەسێکیان نقصانێکیان هەبوایە ئەویتریان ئاگاداریە کردەوە وەک ئێستا نەبوو ئەم برایەتی ئێمە بەدوای هەلا ئەگەڕین تا قسە بە یەکتری بکەین بەدوای هەلا ئەگەڕین تا یەکێکمان عیبێکمان هەبێ تا غەیبەتی یەکتری بکەین ئەمە کەی ئیمانە ئێمە ئاوا بین ئێمە بەدوای نقصانی یەکا بگەڕین والله حەمانە برای دایک و باوکیە بوختیان بۆ براکەی خۆڵە بەسێ بوختیانی بۆ هەڵبەستووە بیستمەتەوە بەداخەوە